یەکێک لە نەریتە جوانەکانی کۆمەڵگەی کوردی گرنگیدانە بە جلوبەرگی ڕەسەنی کوردی. هەر بۆیە لەم نێوەندەیە خەتو ئامینە ئەحمەد وەکو بنەماڵەیەکی دەیرێنی شار لە زاری خۆیەوە باز لە جلوبەرگی کوردی سەردەمانی ڕابردوو دەکات و چەندین بابەتی گرنگ تایبەت بە جلوبەرگی کوردی دەخاتەڕۆ. گرنگیدان بە جلی کوردی بە تایبەتی ئەوانی کە لە سەردەمانی زووە بەکار خاتونەکانمان بەکاریان هێناوە لەو سەردەمەیە تەنسیقێکی زۆر جوانیان هەبووە. بەڕاستی ئەتوانم بڵێم ڕەنگەکانیان زۆر بە جوانی تێکەڵ کردووە، سادەیی پێوە دیار نەبووە وەکو ئێستا هەندێ جار کە ئەیبینین بەداخەوە کە شێواندنێکیان کردووە ئێستا لە جلی کوردیا. بەڵام سواز بۆ خواسە گرنگیەکی زۆر باش بە جلی کوردی دراوە بە شێوەی کۆن ئێستا خانمەکانمان دیسانەوانێ بۆ بناسەباتەکان و بۆ دڵخۆشی خۆیان هەمیشە ئەچنەوە سەر سەردەمی کۆن. ئەو قماشانی کە لە سەردەمی کۆنیشا بەکار هاتووەکو شیفۆن وکو نازنازۆک و لایلیان پێوتووە ئەوەی کە ئێستا ئێمە بڵین ئەمانی کە ئێستا لە بەردەستمانە ئەمانە هەندێک لەم سوورمانە کە ئەیبینین ناوی خۆیان هەیە. بەڕاستی اینجا نازنازە بۆ لەو سەردەمەیە ژنان خاتونەکانی ئەو سەردەمە زۆر جوان بۆ زۆر بەکاریان هێناوە. ڕەنگەکان هەموو ڕەنگەکان و تەنسیقێکی زۆر جوانیان کردو لەگەڵ دەسماڵ و لەگەڵ ئەو خشتڵانی کە بەکار هاتووە بنونە خشتەکانیان کە بەکار هێناوە لەگەڵ ڕەنگەکانە گونجانیوانە بۆ سەر تاسکڵاوە بووە کە کردیان سیت لەگەڵ ڕەنگەکە یان هەیاسیان هەبوو یاسا هینێکی لەسرە کاڵێ هەیاسە لە دیوەخان چ باسە، یعنی لەو سەردەمە ئەو خاتونانی کە لە دیوەخانەکانە بوون بە زۆری ئەو کاستڵاو و ئەو هەیاساویە بڵین دەستەگۆ و گردانی مل و ئەوانە هەمووی لە زیوی زۆر ڕەسەنی ئەو سەردەمە دروست کراوە. ئەو بازنانی کە لەو سەردەمەیە هەبووە کە پیان وتووە دەستیان پێ و دەستە گۆیان پێوتووە لە هەموو نوعەکان لە زرد هەبووە لە زیوە بۆ لەو سەردەمەیە ئاڵتون زۆر هین نەبووە باخی پێنەرە، بەڵام زەردەکە و لەگەڵ زیوەکە زیوە زۆر ئەسڵ بۆ هەسانی کە ئێستی کە ئەیبینین پشتێنێکی زۆر هەبووە لەو سەردەمەیە کە بە زیو دروست کرا ئەوەشیان لەگەڵ جلەکانیان تێکەڵیان کردووە. ئەو جلانشی کە بڵین کە باسمان کرد شێوەکانی بڵین وەکو شیفۆن کە بەکاریان هێناوە زیاتر بۆ کراس بۆ چەفتە بۆ سەروبەست بەکاریان هێناوە ڕەنگەکانیان نەخشاندووە لەگەڵ جلەکانیان خۆ بڵێنە ئەو خشتڵانی کە بەکاریان هێناوە لەو سەردەمەیە. لەو سەردەمەیە بەڕاستی ژنان ئاڵاواڵایەکی زۆر جوان دەرکەوتون، یعنی زەوخیان زۆر جوانتر بووە، گرنگی زۆریان بەو ئاڵاواڵایەوە یعنی بۆ قماشەیەوە لەو سەردەمە بۆ خۆشی بۆ بڵین سەیران و گەشت و کۆبوونەوە بۆ لەو سەردەمەیە کە لە بەریان کردووە. بەڕاستی جێگەی سەرنجە ئێمە باسی ئەوەش بکەین کە چۆن دروست کراوە ئەمانە جیاوازی هەبووە. بۆ نمونە لەو کاتا فەقیانی زۆر پان هەبووە، تیرۆژی هەبووە وەکو زرانی من کە ئێستا لە بەرمایە ئەمەش هەر سەردەمی کۆنە. ئەم سەڵتەیە پێیان وتۆ قەنەوز ئەمی کە ئێستا لە بەرمایە هی ساڵی 1955 من تۆزی دەستکاریم کرد چکەنن کەم زۆر بەخۆ بوو من لای خەیات دەستکاریم کردووە، بەڵام قماشەکە هەروکو خۆی ماوە کە پیان تۆ قەنەوز. لەو سەردەمە بڵین نەنکی من بۆ بە بووکی بڵین حەبسەخانی نەقیب ئەمە هی ئەو بووە کە پێی بەخشیوە ئەم سەڵتەیە. منیش لێرەوە ئەی بەخشم بە ناوەندی کە لە پوری سلەیمانی بە خۆشحاڵیەوە. لەو کاتە بڵین ئەو پوری باپیرم بۆ حەبسەخان، لەو کاتە ئەو جلانی کە لە بەری بۆ زۆرتی کە ننکم بڵین بۆ ننکمی کردو ننکم منیش ئەوانی ننکم پاراسۆ بەڕاستی وەکو دەسماڵ وەکو چەفتەی سەر و وەکو ئەو شتانی کە لە ماڵەوە بەکاری هێناوە. ئەوژێکێک بۆ لەوانەیە کە زۆر شتەکانی حەبسەخانی نەقیبی گرنگی پێداوە پاراستوێتی و ئەمیشە خۆشی ویستووە. بۆیە منیش لێرەوانێ بە هەمان شێوە پاراستوم و ئیشەڵڵا لەم شوێنەشا زیاتر ئەپارێزرێ و بۆنەوەکانی دوای خۆشمان پێویستە ئێمە بڕاستی مناڵەکانمان بینین بۆی دەسوخەتی خانمانی سەردەمانی زوو کچە گەنجەکانمان بێن بزان لەو سەردەمایە چۆن ئەم کەوای لۆکەیە دروست کراوە. لەو کاتەیە کەشوهەوا زۆر هین بووە سارد بووە، هەستاون یعنی بیر و فکری ئەوان لەوەیە بوو کە ئاچنە ئەو شوێنە سەرمایان نەبێ ئەم کەوایە بە لۆکە دروست کراوە یا سوخمە بیان تۆ سوخمە سەڵتە جیاواز بۆ سوخمە جیاواز بۆ سوخمە بەشێکی هەبوو درێژتر بۆ لە بەشەکەی تری لە بەشی پێشەوەی بەشی دواوی ینی درێژتر بوو بۆی سەرمان نایەتە سەر سمت و ئەوانیان
تەسیرێکی زۆر باشی هەبوو بۆ سەر تەندروستی لەو کاتە مرۆڤەکان کە چۆن بەکاری بێن نۆمانە بەڕاستی ئێمە نابێ ئەوانەمان لە بیر بچێکە لەو سەردەمای باو باپیران و خانمان و نەنک و دایک و ئەوانەمان چۆن ئیشیان تیا کردەوە کە چۆن ئاڵاواڵان پۆشیوە چۆن جلیان پۆشوە ئێمەش ئەو نەرێتە بەڕاستی جنوب بکەینەوانێ. شێوازی دوورینی جلوبەرگەکان بەدەست لە هەمان کاتە مەکینەی تایبەتیش بە جلوبەرگەکان بەکار هاتووە بۆ دوورینیان هەر بۆیە خات و ئامینە باز لەم بابەتە گرنگە دەکات. لەو کاتە بە مەچینە هەبووە لە زۆر ماڵانە بوو مەچینە ژنا خۆیان بەدەست ئەیان دووری زۆر جوان من ئێستا هەمە لەو کراسی کە بەدەست دوراوە هەتا ئێستا نەنکم دوریەتی بەدەستی خۆی دەستماڵ هەر بووە بەدەستی خۆیان درویانە چەفتە هەبووە هەر بەدەستی خۆیان چنیویانە ینی وەکو چۆن ئێستا ئەمانە چنراونینیان هەیە بە لەو کاتەش هەر بەو شێوەیە بووە من هیوادارم ئەو شێوەی دوورینە زیاتر ئێستا توانی پەری پێبین بۆ شێوی دوورینی کە ئێستا کە لە سەردەمی کۆنا هەبووە ئەو مەکینانش طبعاً کە جیاواز بوو مەکینی جاران جیاواز بوو لەگەڵ مەکینی ئێستەیە بە هەمان شێوە یعنی شێوەکان دوورینەکان جیاوازی هەبوو لەگەڵ ئێستاە ئەوە هەمومان نەزانین ئەوە هیوادارم ئەم دوورینە ئەم جلە کوردیانە کە ئێستا هەیە لە کۆندا هەبووە کە جوان تریشە ئێستش کە لە شوێنەکانە بەو کۆنیش کە ماوەتەوانێ ڕەونقێکی خۆی هەیە بڕاستی حەزێکی خۆتە هەیە بۆی بۆ سەرنج ڕائکێشێ بۆی پێویستە ئێمە ڕەنگەکان ڕەنگا و ڕەنگکەین و تەنسیقەکان ڕێکخەین و واز لە هەندێک لەو ڕەنگانە بینین کە بەڕاستی کورت پابند نەبوو پێی یعنی بە تایبەتی لە ناوچەی سلێمانیە ڕەنگا و ڕەنگ بووە ڕەنگەکان هەمووی تێکەڵ بووە سڕێنکانمان سنووردار نەکردووە ئێمە ڕنگمان هەموو ڕەنگەکانمان بەلاوە جوان و خۆشیشمانون بۆیە پێویستە ئێمە لە ژیانی ڕۆژانەشمانە و ڕەنگانە بەکاربین بۆ ئەوەی بۆ سەر تەندروستی مرۆڤەکانیش ئەو ڕەنگانە پێویستن بەڕاستی.